لەگەڵ کاک دانا کەریم لە شاری سلێمانیەوە بە شێوەی تەلەفۆن قسە و باسەکەین لەسەر یەکێک لە کورتە فیلمەکان بە ناوی کچی بە کە لە کۆریا بەشداری فیستیڤاڵێک دەکات. بێگومانە قسە و باسی زیاترەکەین لەسەر ئەم کورتە فیلمە. کاک دانا سڵاو لێبێ ئەوارت باش بێت. سڵاو لە جەناب ئێوە باشن، زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆ. پێمان خۆشە سەرەتا لە ناوی کورتە فیلمەکەەوە دەست پێ بکەین. کچی با بۆچی ئەم ناوەت هەڵبژاردووە و چۆن بوو توانیتان بگەنە یەکێک لەو فیستیڤاڵە نێودەوڵەتیانە؟ بەڵێ سپاس بۆ جەناب تو، ئێوارەی جەناب تو بینەرانیش کورسات نیوزیش باش. سپاس بۆ جەنابتان. بێگومان ئەم فیلمە حەزەکەم پێشەوە وەڵامی بسەرەوە مامە بەرهەمی وەزارەتی ڕۆشنبیری و کۆپرۆدەکشنە لەگەڵ کەناڵی کورسات. ئەم فیلمە لە مانگی 11 بەرهەم هاتوو لە ئیڤێنتێک لە مانگی 12 بۆ بینەرانی خۆمانمان نمایش کرد. فیلمیش دوایەوەی کە نمایشەکرێ پێویستە بڕاتە دەرەوە. فیلمی کچی بە باز لە چیرۆکی ژن و پیاوێکی پیرەکە کە ئاسەوارەکانی شەڕی ناوخۆ لە وڵاتەیە دۆزنەوە و بۆیە ناویش مناوە کچی بە. ناوەکە خۆی ناوێکی شێعریە کە ئاماژە بۆواکە کە ئەم ژنەکە گەشتۆتە ئەو تەمەنە مناڵی نییە، بەڵام ئەو ئێسک و پرووسکانێکی دۆزێتەوە هەستێکی لا دروستە بێت کە ئابێ بە مناڵی خۆی. پاشان لەگەڵ ئێسک و پرووسکەکانە بڕیارەیەکە ژیانیان لەگەڵ قەبرەکانە نابکە، بۆیە وەکو با ئەمیش لەگەڵ بایە ئەڕوان. بەڵێ زۆر باشە. کاک دانا سڵاوت لێبێ. سپاس بۆ جەنابەت. ئەگەر باسێک لە ئەو فێستیڤاڵە بکەی کە تایبەتە کە یەکێک لە فێستیڤاڵە نێودەوڵەتیەکان کە تایبەتە بە شۆرت فیلم، تۆ چۆن توانیت بەشداری بکەی و مەرجی ئەوان چی بوو بۆ ئەوەی کە ئەو فیلمانی کە وەریەگرن مەرجەکانیان و فیلمەکەی تۆ ئایا ئەو مەرجانی تێدا بوو کە لەو فێستیڤاڵەدا هەیە؟ بەڵێ سپاس. بێگومان من وەکو ئێستاش پێشتریش بە جەنابمانم وت فیلم دوایەوەی کە بەرهەمێنرێ بەڕاستی ئەبێ بە پرۆسەیەکە بڕات پێوترە پرۆسی دیستریبیوشن واتە بڵاوکردنەوەی فیلمەکە. ئێمەش بەداخەوە لە کوردستان جارێ لەو خۆناکە هێشتا ئەو کۆمپانیانەمان نییە کە بتوانین بە ڕێگەی دیستریبیوتی فیلمەکانمان بکەین و بە ڕێگای تایبەتیش بیکەی بەڕاستی ئەو هێزەی نییە، ئەو ناتوانی بە تەواوەتی تەوزیعی. بۆیە منیش لەگەڵ کۆمپانیایکی ئێرانی بە ناوی ڕۆ کۆمپانی کە مەڵبەندی ڕئیسیان لە تارانە عەقدێکم کرد و بۆ ماوەی ساڵێک فیلمەکەی من بڵاوکەنەوە بە دنیاە و هیچێک لەو فیلمانەی کە لەو فیستیڤاڵانەی کە ناردویانە فیستیڤاڵی جۆنگجووی نێودەوڵەتیە بۆ کورتە فیلم لە کۆریای باشور. ئەوە یەکێکە لەو فیستیڤاڵانەی کە لە ناوچەی ئاسیا بە یەکێک لە فیستیڤاڵە باشەکاندانرێ لەبەرەی ئەمە فیستیڤاڵە خولی 18 هەمینێتی، یانی واتە 18 خولێکی 18 ساڵان فیستیڤاڵە هەیە و تایبەتیشە بەس بە تەنها بە کورتە فیلم و یەکێک لەو ڕوولانەی لەو یاسایانی کە تیانە بێگومان فیلمەکە بێ لە 15 دقیقە کەمتر بێت و ئەشبێ ئەو فیلمانە بێ کە وەکو فیلمی ئارت هاوس، لەو فیلمانن کە وەکو فیلمی ئارت هاوس بەرهەم هاتوون و شتێکی تریش کە زۆر گرنگە لە ناو فیستیڤاڵەکە ئەو پیشاندانی ماڵتی کەڵچەرە، ئەو کەلتورە جیاوازانەیە کە لە دنیای هەیە. بۆی ئێمەش بەڕاستی ڕاستە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی، بەڵام هەر بەشێکین لە ئاسیای گەورە. بۆیە ئەم فیستیڤاڵە ئەم فیلمێ منیان پێ باش بوو لە فیستیڤاڵەکان وەریان گرتووە کە بڕیار وایە لە 20 بۆ 24 ئۆگەست لە مانگی 8 فیستیڤاڵەکە بەڕێوە بچێت و لایڤ سکرینیشە نەک بە شێوەی ئۆنلاین نییە. زۆر باشە. کاک دانا ئەمە یەکەمین فیلمی کوردی بوو کە پاڵێورا بۆ ئەم فیستیڤاڵە، یان لەنێو کۆمەڵێک فیلمی کوردیە ئەم فیلمە توانێت ببێتە یەکێک لەو فیلمانی کە بەشداری لەم فیستیڤاڵەیە بکات؟ وەڵاهی ئەوەی کە من تا ئێستا ئاگادارم تەنها فیلمەکەی منە و ئەم فیلمەش ئێمەش عادەتەن کە بێجگەلەوەی کە بە فیلمی کوردی ئێمە بە فیلمی وڵاتەکەژە ناسێن، یعنی وەکو بڵێن فیلمی عێراقشە با بڵێن، نەک بەس تەنها فیلمی کوردی. بەڵام بێگومانە بێ بە فیلمیش کوردی لەبەرەی زمان کوردیە، پرۆدەکشن کوردیە، هەموو ستافەکە کوردیە. بۆیە نازانم بەڕاستی ئەگەر فیلمی کوردی تر خۆشبەختانە بەشداری کردوێ ئەوە جێگای دڵخۆشیە، بەڵام بە دەقیقی بەڕاستی نازانم
چەند فیلمی تر بەشداری زۆر باشە. کاک دانا سینەرۆی ئەم کورتە فیلمە خۆت نووسیوتە. ئاماژەیەکی کورتتدا بە چیرۆکەکەی، بەڵام پێم خۆشە بزانم باگراوندی چیرۆکەکەی بە تایبەتی بۆ تۆ کە خۆت نووسەری سینەرۆی کورتە فیلمەکەی خۆتی چییە؟ باڵێ تاوان من بەڕاستی وەکو دەرێنەرێک پێم خۆشە لەسەر ئەو چیرۆکانەی شکەم کە هەم چەندنەوەیەکی پێش دوای ئێمە نەیابینەوە ئەو چیرۆکانشی کە بەڕاستی بۆ خەڵکی دەرەوەش کە گرنگە بکرێ ئەو چیرۆکە کوردیانە من زۆر جاریشم لەسەر ئەو چیرۆکانە کرد. ئەم چیرۆکەش یەکێکە لەو بابەتانی کە بەڕاستی چەند ساڵامەیشی لەسەر کەم کە ئەویش شەڕی نەگریسی شەڕی ناوخۆ بوو کە بەڕاستی ئێمەی بۆ ماوەیەکی زۆر دواخست و ئەتوانی یا بڵێ حربی ئەهلی یا شەڕی ناوخۆ کە کاریگەریی خراپی لەسەر ذهنیەتی کورد و لەسەر ماڵوێرانی و لەسەر ئەوە بوو. بەڵام نووسینەوەی چیرۆکەکەی من وەکو چیرۆکێکی باو نەبووە کە من بێم شەڕەکە پیشانی خۆمان و پیشانی دەرەوەش بە من هاتووم لە ڕێگای دوو کارکتەری دابڕا و لە هەموو شتێکە لە شوێنێکی منعەزیلە ئەژین هەر خۆیان و خانەیەکیانەیە پیرژنوپیایش پیرن کە مناڵیشان نییە لە ڕێگای کێڵانی زەویەکەیانەوە ئێسک و پرووسکی کۆمەڵێک گەنجی ئەم وڵاتە دۆزنەوە کە لە شەڕی ناوخۆیان بەداخۆ بوونەتە قوربانی. ئەمانیش هەڵاسن بە جارێکی تر ڕێز لەو ئێسقان و تەرماناگرنەوە جارێک تر بە شێوەیەکی شیاوتر وەک لەوەی کە لەژێر گڵێکە کەوتون جارێکتر بە شێوەیەکی شیاوتر دەریانەهێنەوە ئەیان نێژنەوە. بەڵام ئەوەی کە من لەم فیلمەیە کردومە ئەوەیە کە ئەم ژنە لەبەرەی مناڵی نییە ئەو کوڕانەشی کە مردوون دایکیان نازان کوڕەکانیان چیلات و ئەم ژنە ئەبێتەوە بە جارێکتر بە دایکی ئەوان. ئەمە پێوترێت تەبەنی ئەدۆپتەیشنی پێوترێت کە ئەم لە خۆگرتنی پێڵن بە کوردێکی خۆمان. ئەم مناڵانە ئەبێت هەستێکی لەلا دووسەبێت کە ئەمانە کوڕی ئەوەن. بۆیە قەرارەیە ئەو ژیانە ئارامەی کە لەگەڵ مێردەکەی هەیەی لەو شوێنە چۆڵی کە هەردووشانی تیاژین بڕیارەیە دوای ئەوەی کە تەرمەکان ئێسقانەکانە نێژن ئەڵێت من بڕیارما لەگەڵ مناڵەکانمان بمێنەوە کەواتە بڕیاریە ئەمانە هەمووی مناڵی ئەم دایکەیە کە ئەم دایکەش ناوێ ئەنەی نیشتیمان ناوێنەی دایک ناوێنی ئەو هەمووی خوێندنەوەی جیاواز بووە. زۆر باشە کاک دانا پێم خۆشە پرسیاری ئەو بکەم ئەکتەرەکان لەسەر چ بنەمایە هەڵبژاروە ئەوان توانیان ئەو ڕۆڵە بەرجەستە بکەن کە تۆ ئامانجت بوو؟ بەڵێ بێگومان من ئێمە لە نووسینی سیناروێ ئەو ڕەهەندانی کە کارکتەرەکەی پێبیناکەی بەڕاستی هەم ڕەهەندی سروشتی کارکتەرەکەی کە کارکتەرەکە تەمەنی چەنە باڵای چۆنە شکلی چۆنە و ڕەهەندی نەفسی بەڕاستی بڵێن سایکۆلۆژی ئەمانە هەمووی و ڕەهەندی سۆسیۆلۆژیش ئەوانەش هەمووی سێ ڕەهەندی سەرەکین کە تۆ لە کارکتەرەکەتی پێبیناکەی. منی هاتم لەناو ئەو ئەکتەرە بەڕێزانی کە هەمانە هەردوو هونەرمەندم هەڵبژاردە هونەرمەند قایەت جەلال و لەگەڵ هونەرمەند ئەختەر کەریم کە ئەمە هەم بۆ من جێگای دڵخۆشی بوو هەم بۆ ئەکتەرەکە هەم بۆ بینەرەکانیش کە نمایشمان کرد لەبەر ئەم خانمە ئەکتەرە لە ساڵی هەفتاکانەوە لە ئیشی کردو بەڵام ماوەیەکی زۆر بۆ دابڕاوە. جارێکتر ئێمە توانیمان لەم فیلمەیە ڕۆڵێکی بینێ و هەم ئەو وزەی خۆیمان پیشانباتەوە هەم جارێکتریش خەڵک ئاشنا بێتەوە بەو یادەوەریانی کە لەگەڵ ئەم ئەکتەریا هەبووە و جێ دڵخۆشی بوون بەڕاستی کە هەردووکیان ڕۆڵێکی باشیان گێڕا و هەمومان هیلاک بووین لە ڕێگای ئەم فیلمەوە. لۆکیشنی فیلمەکەشم هەر لە ناوچەی شارباژێر لە گوندی یاخسەمەر تۆمارم کرد کە ئەوانیش بەڕاستی هاوکارێکی باشی من بوو. بەڵێ دەستەکانتان خۆش بێ کاک دانا پێم خۆشە باس لە بابەتێک بکەم بۆچی زۆر کات ئەو فیلمە بە تایبەتی شۆرت فیلمەکان ئەو کورتە فیلمانەی کە لەلایەن دەرهێنەرانی خۆمانەوە کاری دەرهێنانیان بۆ کرێ لە یەکێک لە فێستیڤاڵەکان یاخود بە بۆنەیەکەوە نمایشەکرێ ئیتر دواتر ئەم کورتە فیلمە ونە بێت جارێکی تر نابینرێتەوە تەنانەت ئەگەر سێرچیشی بۆ بکەی نایدۆزیتەوە بۆ ئەوی کە سەیری کەیت.
بەڵێ بڵێ پرسیارێکی زۆر گرنگە خۆی عادەتەن شۆرت فیلم زیاتر ئەو چانسەی هەیە کە بەشداری بکات لە فێستیڤاڵەکانم لەبەرەوەی جەناب دەزانی شۆرت فیلم ناتوانانی لە ڕێگای نمایشی گشتیەوە واتە فیلمەکە بتوێ بۆ مانگێک بۆ دەڕۆژ بۆ چەند لە سینەماکان نمایش پێ ئەی لە ئەبێ لە ئیڤێنتێکان نمایشی پێی و بەڵام ئەوەی کە جەناب باسیەکەی ئەوە خاڵێکی زۆر گرنگە بە بڕای من ضرورە بەڕاستی پێویستە ئەو فیلمانە دوای ئەوەی کە یەک جاریش نمایشەکرێت پلاتفۆرمێک هەبێت ئەو پلاتفۆرمە لە ڕێگای ئۆنلاینەوە بێ یا لە ڕێگای کەناڵەکانی مەسەن کەناڵێکی وەکو جەنابتانەوە هەبێ ئەمانە جارێکتر خەڵک ببینێتەوە زۆر سوالێکی زۆر بەجێ لەبەرەوەی ئێمە ئەو پلاتفۆرمانەمان نییە سە لە دنیای پلاتفۆرم هەیە تەنها بەس کورتە فیلم نمایشەکە یا فیلمی ڤیدیۆ ئارت نمایشەکە یا دۆکومنت نمایشەکە بەداخۆ ئێمە ئەوەمان نییە کە ئەوەش خۆی بۆ خۆی بابەتی شترە و یاهی ئەوەیە ئێمە تا ئێستا لەوانەیە لە نەزانینی شۆ بێ بەڕاستی باوەش بڵێن بۆ نمونە ئێستا ئێمە بەڕێوەبەرەتی هونەری سینەمامان هەیە ئەو هەموو کورتە فیلمە بەرهەم هاتووە و زۆر فیلمی باشتیایە بەڵام هەمووی لە ئاخیرا کە جارێک دووجار نمایشەکە و جارێکتر نابینرێتەوە ئەوە بە بڕای من ئەو پرسیارەی تۆ زۆر بەجێیە بەڵام ئەبێ جیهەتێکی لایەنێکی پەیوەندیدار بیکە ئەو دەرهێنەر ئیشی دەرهێنەر نییە بەڕاستی بتوانێت ئەتوانێت لە ڕێگای چەناڵێکی یوتوبی خۆی بیکە یا لە ڕێگای ئەو کاتە لە ڕێگای فەیسبوکەکەی سۆشیال میدیاوە کە ئەوەش بەڕاستی خەڵکێکی زۆر نایبینێ بەڵام لە ڕێگای پلاتفۆرمێکەوە هەبێت و تایبەت بێ بە فیلمە کوردیەکان یا پۆڵێم بکرێ بۆ فیلمی باشور فیلمی باکوور فیلمی ڕۆژهەڵات ڕۆژاواتەوە خۆ جەناب دەزانی فیلمێکی زۆر لە دنیای ئێمە هەیە بە تایبەتی فیلمی کورد ڕاستەکەی ئەوە زۆر گرنگە بەڵام منی ژۆکو تو ئاواتە خوازم ئەو پلاتفۆرمە هەبێ بەڵێ دەستەکان خۆش بێت کاک دانا کەریم لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆ دەرفەتان بۆ جەنابتان و بۆ کورسات و بۆ هەموو زۆر سپاس بۆ بەڕێستان